ئەو شاخە ناوی جەبەل نووری وەرگرتووە. خوایە ئێمە بۆ خۆشەویستی ئەو پێغەمبەر و خۆشەویستی ئەو نورە سەردانی شوێن و مەکانی پێغەمبەرمان کە صلی الله علیه وسلم. خوایە کۆژنمان گەنە بۆ پێغەمبەرە. هەزاران جار سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار کە ئەوڕۆ لەگەڵ ئەو مامۆستا و برا بەڕێزانە قسمەتمان بوو هاتینە جەبەل نور، هاتینە ئەو شوێنەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەر لەوەی کە ببێتە پێغەمبەر چەندین شەو دەهات ئالە و ئەشکەوتە دەمایەوە بیری لە دروستکراوەکانی خوای پەروەردگار دەکردەوە. تاوەکو کۆتا جار جوبریل علیه السلام هات پێی فەرموو ئەی محەممەد بخوێنە. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم من خوێندەوار نیم. سێ جار فەرمووی بخوێنە، لە زاری سێمدا فەرمووی ئیقڕە بسم ربك الذي خلق. یەکەمین ئاەت ئالێرە و لەناو ئەو ئەشکەوتەدا دابەزی بۆ سەر دڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەهۆی ئەو نوری خوای پەروەردگارە کە یەکەمین ئاەت لەو ئەشکەوتەدا دابەزێ سەر دڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەو شاخە ناوی جەبەل نووری وەرگرتووە، واتە چیای نور بەهۆی قورئانەوە بوو بە چیای نور. ئەیە من و تۆ ئەگەر ئەو قورئانە بخەینە ناو دڵی خۆمان، ئەگەر بیکەینە ئاکار و ڕەفتار، ئەگەر شوێنی ئەو نورەی خوای پەروەردگار بکەوین، دەی دڵنیا بە لەوەی دڵمان پڕ دەبێت لە نور، ئاکار و ڕۆژمان دەبێتە نور، عیبادەت و سە و گفتارمان دەبێت بە نور، دنیا و قیامەتمان یەک پارچە دەبێت بە نور، لە دنیا و قیامەت سەربەرز و عاقبەت خێر و بەختەوەر دەبێن. ئەو چیایە نوری خوای پەروەردگاری لێرا بەزیوە. یەکەمین ئاەت بۆ سەر دڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو ئەشکەوتەدا کە ئەشکەوتی حێڕایە دابەزیوە بۆ سەر دڵی ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم. هەزاران جار سوپاس بۆ خوای پەروەردگار کە ئەوڕۆ قسمەتمان بوو لە خۆشەویستی ئەو پێغەمبەرە هاتینە شوێن و مەکانی ئەو پێغەمبەرە، شوێن و مەکانی دابەزینی یەکەمین ئاەتی قورئان ئالێرە و لەو ئەشکەوتەدا دابەزی بۆ سەر دڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بۆیە ئەو چیایە بوو بە جەبەل نور. دەی بە ئەو قورئانە بکەین ئاکار و ڕەفتار، ئیشی پێ بکەین و شوێنی بکەوین، دنیا و قیامەتمان دەبێت بە نور، دڵمان پڕ دەبێت لە نور، ئاکار و ڕەفتارمان دەبێتە نور. لە نوری ئەو قورئانە و گەورەی ئەو قورئانە لەو چیایە دابەزیوە ئێستا بە هەزاران کەس لە خۆشەویستی ئەو پێغەمبەرە و لە خۆشەویستی ئەو نورە هاتوون سەرەیان گرتووە بۆ ئەوەی بچنە شوێن و مەکانی ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم وەکو خۆشەویستیەک بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئێمەش ئەوڕۆ لە خۆشەویستی ئەو پێغەمبەرە و خۆشەویستی ئەو نورە هاتینە شوێن و مەکانی یەکەمین ئاەتی قورئان کە دابەزیوە بۆ سەر دڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم. جا لێرەوە دوعا دەکەین خوای پەروەردگار ئێمە لە خۆشەویستی ئەو پێغەمبەرە هاتین بۆ شوێنی دابەزینی یەکەمین ئاەتی قورئان بۆ سەر دڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم. یا ربی خوای پەروەردگار بە ئومەتی ئەو محەممەدەمان حیساب کەی، یا ربی خوای لەگەڵ پێغەمبەردا حەشەرمان کەی، لە بەهەشتیشا لەگەڵ پێغەمبەر کۆمان کەیەوە صلی الله علیه وسلم، بە دیداری ئەو پێغەمبەرەمان شاد کەی صلی الله علیه وسلم، بە ئومەتی ئەو محەممەدەمان حیساب کەی صلی الله علیه وسلم، لە قیامەتێدا لە قیامەتێ لەگەڵ پێغەمبەردا کۆمان کەیەوە لە بەهەشتدا صلی الله علیه وسلم. خوایە ئێمە بۆ خۆشەویستی ئەو پێغەمبەر و خۆشەویستی ئەو نورە سەردانی شوێن و مەکانی پێغەمبەرمان کرد صلی الله علیه وسلم. خوایە تۆش بمان گەنە بۆ پێغەمبەرە، وامان لێ بکەی کە شوێنکەوتوی ئەو پێغەمبەرە بین، شوێنکەوتەی ئاکار و ڕەوشتی ئەو پێغەمبەرە بین صلی الله علیه وسلم، شوێنکەوتەی ئەو نورە بین کە یەکەمین ئاەتی ئالە و ئەشکەوتی حێڕەدا دابەزی بۆ سەر دڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم. اللهم صل على محمد وعلى آل محمد.